بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی پەیوەندیەکانی ڕووسیا و چین بەڕێز ڤادیم ماکارێنکا لە مۆسکۆوە لەگەڵماندا چاودێری سیاسیە. بەڕێز ڤادیم ماکارێنکا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. سەرۆکی ڕووسیا دەڵێت پەیوەندیەکانی ئێمە و چین هەرگیز ناگاتە هاوپەیمانی سەربازی، تەنها هاوکاری سەربازی هەیە. پێتان وایە نەگەنە هاوپەیمانیەکی سەربازی لەگەڵ چین؟ پێم وابێ دەیەوێت بڵێ کە ئێمە لەگەڵ هیچ وڵاتێکە ناچینە شەڕەوە. ئێمە دەمانەوێت پێکەوە بین، هەردووکمان وڵاتی بەهێزین، بەڵام بە هیچ شێوەیەک نابینە هەڕەشە بۆ سەر هیچ وڵاتێکی دیکە. ئەمە پەیوەندیەکی زۆر ئاساییە لە نێوان دوو وڵاتدا و دژی هیچ وڵاتێکی دیکە نیە. ئەمە لێکدانەوەی منە بۆ قسەکانی سەرۆک بوتن. بەڵێ دەتوانین بڵین پەیوەندیەکانی ئێستای ڕووسیا و چین لە ئاستێکدایە کە پێشتر هاوشێوەی نەبووە؟ خۆتە زانی کە پەیوەندیەکانی نێوان ڕووسیا و چین بە چەند قۆناغێکی جیاوازە تێپەڕێون، هەڵبەز و دابەزیان تێدا بووە، بەڵام ئێستا زۆر نزیکن لە یەکەوە. ئەتوانین باسی پەیوەندیەکانمان بڵین هاوپەیمانی استراتیژی، واتە هاوبەشی استراتیژی هەیە لە نێوان ڕووسیا و چیندا. بابەتەکە بابەتی ئاسایشە ئابووریە وزەیە، بەڵام بە هیچ شێوەیەک دژی هیچ وڵاتێکی دیکە نیە، واتە دژی لایەنی سێم نییە، وەکەوەی کە ڕۆژاوایەکان پێناسەی دەکەن و پۆلەن بەندی دەکەین. ئێمە دەمانەوێت پشتیوانی هەبێ لە نێوان مۆسکۆ و بەیژینگ لەو چوارچەوەی کە خۆمان دەمانەوێت. بەڵێ پێتان وایە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش بۆ پێیان وایە کە ئەمە هاوپەیمانیەکە لە دژی ئەوان؟ پێم وابێ نیگەرانیەکەیان لەسەر سیاسەتێک و بۆچوونێکی هەڵەیە، چونکە پێیان وایە کە ئەگەر ڕووسیا و چین لە یەک نزیک بنەوە ئیتر دژی ئەوانە، ئیتر تاکە سیاسەتی ئەوانە کە بەرژەوەندەکانی ئەوان لە ناوبەرن ڕۆژێک دێت پەشیمان دەبنەوە لەم بۆچوونەیان و پێیان بۆیان دەسەلمێ کەوان نییە. نەخێر، وەکوتم ئێمە دەمانەوێت پەیوەندێکی باشمان هەبێ بە پێچوانەوە. ئێمە نامانەوێت کە هێزە سەربازیەکانی خۆمان دژی هیچ وڵاتێک بەکار بهێنین، بەڵکو چین پێی باشەوە، ڕووسیاش پێی باشە کە لەم دۆخەدا کە هاتوتە پێشەوە لە جیهان و بۆ داهاتوش پەیوەندیەکی باش هەبێ، هەماهەنگی هەبێ، هاوکاری هەبێ، چونکە دەبینن کە چین و ڕووسیا ئێستا پێکەون و سەرۆکشی شی جینپینگ ئەوەی نیشان داوە کە دەیەوێت لەگەڵ ڕووسیا ئەم هەماهەنگیە درێژە پێ بدات. بەڵێ هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن لە ماوەی ڕابردوودا ئەمریکا و چ وڵاتانی ئەوروپاش لە پشتکردنیان لە ئێران یان گەماڕۆخستنیان بۆ سەر ئێران هیچیان دەست نەکەوتووە، وکە ئێستاش دەیانەوێ پشت لە چین و لە ڕووسیاشکەن لەمەش هیچیان دەست ناکەوێ و هیچ بارگرانێک لەسەر ڕووسیا و چین دروست نابێ ئەگەر وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بە تەواوی پشتیشان تێ بکەن. خۆت دەزانیت لەم دۆخەدا کە لە ئۆکرانیا هەیە، ئەمریکا و زیاتر لە با بڵێن 50 وڵات دژی ڕووسیان هەموو هێزی خۆیان بەکاردەهێنن بۆ هاوکاریکردنی ئۆکرانیا و دژی ڕووسیا. ئاگادار بن ئەمە نێوەندگیری نییە، ئەوان نێوەندگیری ناکەن، ئەوان دەیانوێت بە هەموو شێوەیەک ڕووسیا گۆشەگیر بکەن لە جیهان، بەڵام هەڵوێستی ڕووسیا بۆ ئێمە گرنگە لەم دۆخەدا و ئێمەش حەقی خۆمانە، مافی تەواوی خۆمانە کە ئێمەش کار بکەین بۆی کە لەم پەراوێزەی کە ڕۆژاوە ئەیەوێت بەسەر ئێمەدا بسەپێنێ خۆمان بخینە دەرەوە و دەرچێک بۆ خۆمان بدۆزینەوە لە ڕووی بازرگانیەوە کە ئەمساڵ
ساڵی ڕابردوو 200 ملیار دۆلار قەبارەی بازرگانی ئێمە بۆ لەگەڵ چیندا. چۆن تۆ پشت لە وڵاتێکی لەو شێوە دەکەی بەڵکو ئەمە بە هاوکاری چین وەکو بڵێ هەناسەیەکی داوە رووسیا 200 ملیار دۆلار تەنها بۆ یەک سەر قەبارەی بازرگانی زۆر و ئێمە سوپاسی چینەکەین بەڕاستی. بەڵێ پێتان وایە داهاتووی جەنگی رووسیا و ئۆکرانیا بەکوێ دەکات؟ وەکو تۆ باستەوە کرد کە ئێستا جەنگەکە 50 وڵاتی دیکە هاوکاری ئۆکرانیاکەن لە دژی رووسیا. ئەم ساڵام جەنگە هەر بەردەوامیە بێت یان کۆتایی دێ؟ وەڵامی ئەم پرسیارە زۆر زەحمەتە، چونکە پێشبینیکردن لەم دۆخەدا زەحمەتە. ئێمە دژی ئۆکرانیا شەڕ ناکەین، بەڵکو دژی خەڵکی ئۆکرانیا شەڕ ناکەین، خەڵکەکەی. ئێستا ئێمە دژی ناتۆ شەڕ دەکەین، چونکە ئەوان دەیانەوێت کە هەموو جیهان پاکستان کە با بڵێن تا ڕادەیەک بێلایەن بووە ئێستا هاتوۆتە ناوە و ژاپۆن کە ئەمانە زۆر دوورن لە ناوچەکەەوە، هیچ پەیوەندیان بە ناوچەکەەوە نییە، بەڵکو ڕاکێشراونەتە ناو ئەم ململانەیەوە. بۆیە تەنها سەربازەکانی ئۆکرانیین با بڵێن بەرامبەر ئێمە، بەڵکو چەکە، فیشەکە، فڕۆکەیە، بەنزینە، پارەیە، هەموو شتە لە دەرەوەی ئۆکرانیاوە دێ. بۆیە زەحمەتە پێشبینی بکەم بڵێم ئەم ساڵ تەواوە بەیاننا، بەڵام ئەمەوێ بڵێم کە لە سەرەتای ئەم ساڵەوە ئێمە دەزانین کە بەڕێبەری CIA لە ئۆکرانیا بووە و هەوڵی داوە کە چارەسەرێکی ئاشتیانە بدۆزێتەوە بۆ ئەو دۆخەی کە هەبووە لە نێوان رووسیا و ئۆکرانیا. بۆیە هەموو شتێک ئەوەستێتە سەر ئەو دۆخەی کە لەسەر زەوی هەیە. مانگی 4 و 5 هەنگاوەکانی ئۆکرانیا بەرەو کوێ دەچێ؟ ئایا تونتری دەکا یا بەرەو ئاشتی و چارەسەر دەڕوە؟ بەڵێ بەڕێز ڤادیم ماکارێنکا چاودێری سیاسی لە مۆسکۆ لە ڕگەی سکایپۆ لەگەڵماندا بووی. سوپاس بۆ شرۆڤەکانتان.